ئەم کەستان باش ئازیزان خۆشەویستان خۆشحاڵ بەختەورم کە لە پرۆگرامی پێشەوان دووبارە هاتمەوە خزمەتتان هەمڕەنگینم. خانم گەلێک هەن لێهاتووی و ژیریان پانتایەکی زۆریان داگیر کردووە تا ئەو ئاستەی گرلەیەکێک لە چالاکیەکانی تایبەت بە خانماندا نەبینرێن ئیدی جێگەیان بە تەواوەتی دیارە بێ و چاویان بۆ دەگێڕێت. دکتۆرە شیلان فەتحی ئەو خانمەیە کە ئەم وشانە پڕ بە باڵایەتی و لە زۆربەی بوارە جاجیەکاندا پێشڕە و پێشەنگە کە ئەمڕۆ لەلام میوانە و گفتوگۆی لەگەڵ دەکەم. سڵاوت لێ بێم کاتت باش خاتە شیلان. من سپاسدانەکەم، سپاسی تۆکەم خات و ڕەنگین و سپاسی پش و درێژیت ئەەکەم کە زۆر چاوەڕامبوون هەتا ماوەیەکی زۆرە تا توانیمانم بەرنامەیە ساسکەین. سپاسی ستافی بەرنامەی پێشڕەوانەکەم، سپاسی تەلەڤیزیۆنی کەرکووکیشەکەم. دەستە خۆش بێ. پێشوێ دەستکەم بە گفتوگۆکان سەرتاسی یەکم لەسەر ژیانی تۆ ئامادە کردەوە پێکەوە بینەری دەبین و دواتر دەست بە گفتوگۆکانەکەین. فەرموون با پێکەوە بینەری ئەم سیڤێ بین لەسەر ژیانی خاتە شیلان. دکتۆر شیلان فەتحی هەمەوەندی ساڵی 1970 لە شاری سلێمانی لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە شاری کەرکووک تەواو کردووە. لە ساڵی 1997 بە کالیۆرۆسی لە پەروەردەی زانکۆی تکریت بەدەستێناوە. لە ساڵی 2011 ماستەری لە ڕەوانبێژی لە زانکۆی سلێمانی و ساڵی 2020ش دکتۆرای لە ڕەخنەی زمانەوانی لە زانکۆی کۆیا بەدەستێناوە. لە ساڵی 1996 تا 2000 لە مەکتەبی ڕاگەیاندن و لە هەفتەنامەی ئیتیحاد وەکو وردبین و دیزاینەر کاری کردووە. لە 2000 تا 2012 لە کەناڵی کورسات وەکو ئامادەکار و پێشکەشکار لەم بوارانە کاری کردووە. راپۆرت و بەرنامەی سیاسی، بەرنامەیەکی هەفتانەی سیاسی ڕاستەوخۆ بە ناوی کەیلاننسا کە تایبەت بوو بە تاوانەکانی ڕژێمی بەعز بەرامبەر بە کورد. بەرنامەیەکی تایبەت بە هەموو پرسە سیاسی گرنگەکانی شاری کەرکووک بە ناوی پەنجەرەیەک لە کەرکووکەوە. لە ساڵی 2005 تا 2012 بێژەری هەواڵ و ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی سیاسی پرسێک لا گفتوگۆدا بووە. لە ساڵی 2011 تا 2021 وەک ئەندام لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کۆمەڵەی مەشکات لە سلێمانی کە سەر بە وەزارەتی خوێندنی باڵای عێراقا کاری کردووە. چەندین وتار و بابەتی سیاسی بە هەردوو زمانی کوردی و عەرەبی نووسیوە و چەندین سمینار و وەرکشۆپی لە ناو زانکۆ، کۆنفرانس و مەڵبەندەکان پێشکەش کردووە. لە زۆرێک لە کەناڵە عەرەبی و عێراقیەکان وەکو چاودێر و شیکاری سیاسی سەبارەت بە دۆخی عێراق و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و پێگەی یەکێتی بەشداری لە بەرنامەکاندا کردووە. مامۆستای زمانی عەرەبیە لە زانکۆی سلێمانی لە بەشی ڕەوانبێژی و ڕەخنەی زمانەوانی و گفتوگۆکردن وانە دەڵێتەوە. دووبارە سڵاتان لەبێ خۆشەویستان، کاتێواتەوە کە بکەینە گفتوگۆ کۆمەڵێک پرسیار ئاراستەی خاتە شیلان بکەین سەبارەت بە ئەزموونی و سەبارەت بە بڕینی قۆناغەکانی ژیانی بەسەرکەوتووی. دووبارە سڵاوت لێبێ خاتە شیلان، لەوە دەست پێکەین کە تۆ شارزای کۆمەڵێک بواری کە نووسین، ڕاگەیاندن و سیاسەتیش چۆن بە هەموو ئەمانە ڕائەگەی؟ سەرەتا ئەمەوێ باسیەوە بکەم کە من هیچ کام لەم بوارانە بەڵێن خەون نەبووە بۆ من، خولیان نەبووە و حەزی مناڵی نەبووە، بەڵام وەکو حەزم لێ بووە مەسەن ببم بە ڕاگەیاندکار یا حەزم لێ بوو بێ لە بواری سیاسەتە یان تەنانەت لە بواری ئەکادیمیشە. واتە مفاجئە بوو بۆ تو بۆ کەوکارەکەی؟ من ئەتوانم بەڵێم ناڵم مفاجئە، ئەتوان بڵێم ئینسان هەندێک شت لە ژیانێ چارەنووسە، یعنی چارەنووس وات لێکە هەندێک ڕێگا بگریتە بەر کە لەواچێ لە هیچ لە بەرنامە و پرۆگرامی تۆیان نەبووێ. من سەرەتا وەکو لە سیڤێکەشە هاتووە لە دایکبووی سلێمانیم، بەڵام پەروەردەی کەرکووکم. لە 79 باوکم ڕاگوێزراوە بۆ ڕۆمادی خێزانەکەم، دواتر بە دزی حکومەتی بەعسەوە هاتوونەتە کەرکووک، لە کەرکووک نیشتەجێ بووین لە ماڵی باپیرم، بەڵام باوکم هەر لە ڕۆمادی ماوەتەوە. بۆیە دوای ئەوە لە 74 ڕاگوێزراون، بەڵام لە 79 باوکم زندانی سیاسیە کرێ لە بەروەی تەنزیماتی یەکێتی بووە و حکمی ئێدامە درێ. ئێمە هەر بە شاراوەی با بڵێن بە پێی گەربێتە سەر قانونی عێراق بە ناقانونی ئێمە لە کەرکووک نیشتەجێ بووین تا ئەو کاتەی ساڵی 96 کە تەخەڕوجم کرد لە زانکۆ، وەکو هەر
خانمێکی تر کچێکی کچە کوردێکی تر خەونی ئەوم هەبوو دا بمەزرێم خێزانێ پێک بێنم ژیانێکی ئاساییم هەبێ بەڵام دووبارە سیاسەتەکانی بەعەس وای کە ڕابگوێزرێنەوە جارێکی تر بۆ سلێمانی لەبەرەوەی خانەوادەکەم ڕازی نەبوون قەومیەتی خۆیان بگۆڕن بۆ عەرەب کە چووینە سلێمانی تووشی حاڵەتێکی نەفسی زۆر سەیرە بیت پێم وایە هەموو ئەوانەی کە لە کەرکوچەکان ئەوانەی کە ڕاگوێزراون ئەو حاڵەتە نەفسیەیان بەسەرا هاتووە تۆ لە ناو نیشتیمانەکەی خۆتای بەڵام غەریبی لە ناو نیشتیمانەکەی خۆتی نامۆی یعنی تەنانەت ئەو کوردانەی خۆشمان کە لە هەندێکیان زۆر باش باوشت بۆکەنەوە بەڵام هەندێکیان پێیان وایە مثلا ئەو خانەوادانەی کە لێرەوە ڕائگوێزران بۆ ئەوێ هەندێکیان ماوەیەک لە کەمپە بوون دواتر ئەچوونە ناو شار ئێمە یەکسەر چوینە ناو شار بە حکومەوەی کە سوکاری باوکم لێ هەر لەوێ بوون بەڵام لە ناو ڕەفیق و برادەرەوە سەیرەکرای ئەیان ئێوە خانوتان هەبوو لە کەرکووک ینی ماڵتان هەبوو وایە نەزانی تۆ هەر ئاوا لە ژێر دەوارە و لەو حاڵەتە ژیاوی ینی ئەتوانین با بڵێن بە عەرەبی پێوترێ بە دونیەت یا بەکەم سەیرەکرێ بەڵام طبعا ئەو حاڵەتە لای هەموو کەس نەبوو لای هەندێک کەس بوو ئەمە و زۆر شتی تریژوای لە من کرد بیر لەوە بکەمەوە کە بچمە بوارێکی تر لە پەروەردە تەنە من مامۆستا بووم بەڵام وای کرد لێم کە ڕاگەیاندن هەڵبژێرم چونکە ئەو کاتە دەرفەت بۆ ژنان بۆ کچان یعنی شۆنێکی تر نەبوو تۆ بتوانێت خەباتی تێ بکەیت و دەنگت بیستراو بێ دەنگی نەتەوە کات بگەیەنیت جگە لە ڕاگەیاندن بۆیە ڕاگەیاندن بۆ من ئەتوانم بڵێم مهنە نەبوو یعنی ئیشێک کارێک نەبوو بڵێم بژێوی ژیانمی لەسەر ئەوکەم بگرە نامەیەک بوو یعنی شێوازیە بوو لە شێوازەکانی خەباتکردن بۆ من وا سیرمە کرد و هەر هەواڵی خواری خۆشببووش ڕابەرمان مامجلال هەموو جا بە بەشی عەرەبیە و دەیوت ئێوە پردی پەیوەندین لە نێوان نەتەوەی کورد و نەتەوەی عەرەب ئێوە ئەتوانن کێشە و ئازاری ملەتەکەمان بە زمانێکی عەرەبی پارە و بگەێنن بە دەرەوەی کورد ملەتی کورد بۆیە من هەر بەو شێوازە سەیری کارکردنی خۆمم کردووە لە ڕاگەیاندنە ئەمە وەکو پەروەردە وەکو بڵین کاری ڕاگەاندن ئەی چۆن هۆکاری چی بوو کە بەرەو سیاسەت هەنگاونا هەر هەمان شێواز بوو هەر کەسێک کە دێتە بوار بە تایبەت دەگەرتۆ ئەو کەناڵەی یا ئەو دەستگای کە کاری لێکەی کارێکی سەر بە حیزبێک بێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان من باسم کردوتم هەر باوکم خۆی تەنزیماتی یەکێتی بوو هەتا وەفاتی کرد پێشمەرگەی یەکێتی بوو دوو مامە شەهیدی یەکێتین لەبەر ئەوە ئێمە هەروەکو خانەوادە ئەوە ڕێبازەکەمان بۆ ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبازی مامجلال ڕێبازمان بۆیە من ئەو بوارەم هەڵبژارە ئەو دەستگایم هەڵبژار بۆی لەوەوە درێژە بە خەباتی خۆم بدەم و خەباتی خانەوادەکە لە پێناو خەبات و ئازادی و لە پێناو تێکۆشان بۆ میلەتەکەی خۆمان ئەم هەنگاوت گرتە بەر کاویش دروشمێکێتی نیشتیمانی زۆر باشە کاتێککە تۆ بێژەری عەرەبی بووی ینی باوەگرێنەوە ناو میدیا کێ مژدەی سەرکەوتنی پێدای ئەو کاتە ینی ئەمە بۆ هۆی بۆ هەوێنی سەرکەوتنی تۆ بۆی تێکۆشانی زیاترت یاخود هەنگاونانی زیاترت لە نێو میدیایە من کە چوومە ڕاگەیاندن سەرەتا نەچوومە وەکو بێژەر نەچوو من وەکو هەڵەچن وەکو بڵێن بۆ ڕۆژنامەیە الاتحاد ڕۆشتم تقریبا 2 ساڵ بۆ 3 ساڵ لەوێ بووم دواتر لە ساڵی 2000 کەناڵی کورتسات کە دامەزرا دادەهێرۆ هیوای تەندروستی لەش ساقی بۆ خوازم ئەو کاتە ئەو بەدوای بێژەری عەرەبی ئەگەڕا بە تایبەت بەدوای بێژەری کچە ئەگەڕا چونکە یەکدوانێکمان هەبوو کە بێژەری ئیزگە بوون پیاو بوون هیچ ژنمان نەبوو بەدوای بێژەری کچە ئەگەڕا مینە ئەگەڕایە ژن ئەگەڕا بۆ کەناڵەکە و خاڵێ خۆش بوو عەباس البەدری ئەو کاتە ئەو سەرپەرشتیاری بەشی عەرەبی کەناڵی کورتسات بوو ئەو هات داوای لێ کردم وتی ئێمە شتێکی وا هەیە تۆ دەنگ و ڕەنگت بۆ بێژەری زۆر زۆر گونجاوە و پێم خۆشە یعنی بێ ئەو هەنگاوە بنیت و بیتە سەر شاشە بۆ من هەنگاوێکی تۆزێ ترسناک بوو چونکە پێشتر بێژەریم نەکرد بوو و من خەریجی ڕاگەیاندنی ژنیم لەبەر ئەوە خۆتەزانیت ڕاگەیاندن هەندێک تەکنیکت فێرەکە کە لە بواری تەلەبایەتیە کە تۆ خوێنکاری ئەو تەکنیکانت فێرەکە من هیچم نازانی لەبەرەوە بۆ من زۆر زەحمەت بوو چوونە بەرامبەر کامیرە من باسی 2000 ئەەکەم ئەو کاتە
ئەم مۆبایلە زیرەکانە نەبوو کە ئێستا لەواچ ئێستا کە تۆ ئەڵەی سامم هەبوو بەرامبەر کامێرا یا سامێک هەبوو بەرامبەر کامێرا هەندێک لە گەنجەکانی ئێستا لەوە تێنەگا بڵێ اینجاوە چییە من ئاواکەم و ئەنواعی ڤیدیۆکەم و بڵاوێکەمەوە ئەو کاتە ئەو سەردەمە ئەمانە نەبوو لەبەر ئەوە دەرکەوتن بەرامبەر کامێرا نەک بۆ من تەنانەت بۆ کەسانی زۆر قارەمان فەرماندەی زۆر قارەمان کەسانی زۆر ناودار سامێکی جیاواز بوو چونکە تۆ بەرامبەر جمهوری قسەتە کرد یاخود بەواتایەکی تر ئەو کاتە توانین بڵێ میدیا زیاتر موقعیتر بوو لێپرسراوەتی زیاتری لەسەر زۆر بە لێپرسراوی و هەنگاوی ئەنا بەڵێ ئێستا وەک ئێستا نەبوو چونکە تۆ ئەو کاتە ئەوەی من بیرمە ئەگەر هەڵە نەبم کورتسات تەنها کەناڵی فەزایی بوو یەکەم کەناڵ بوو بە هەموو کوردی دەرەوە و ناوەوە تەنانەت نەیار و نارەکانی کوردیش هەموو چاوێن لەسەر ئەو کەناڵە بوو یعنی شتی زۆر سادە ئەبوو یعنی بیرما شەوێکیان هەواڵمان هەبوو بێژەری لە بێژەرە کوردیەکان هەڵەیەکی کردبوو پاش و پێشی کردبوو لە ناوی وەفدەکە سەرۆک مام جەلال خۆی تەلەفۆنی کردبوو چۆن ئەو بێژەرە ئەو هەڵەی کردووە لەو باشی هەبوو و زۆریش لێپرسراوەتی لە سەرۆک مام جەلال و تا بەسیترین کەس زۆر متابعەیە کرد و چاودێرێکی زۆرت لەسەر بوو لەبەرەوە تۆش هەستکردنت بە لێپرسراوەتی زۆر بوو بۆیە چوونی من بۆ ئەوێ ئەتوانم بڵێم فەزڵەکەی گەڕێتەوە بۆ دادەهێرۆ و کاک عەباس البەدری خوا لێ خۆش بوو ئەویش دواتر لەوێ طبعاً وەکو بێژەرێک کە من هیچم نازانی کاک باسط حەمە غەریب لێرەوە ڕێز و سڵاوم بۆی هەیە ئەو تەقریبەن وەک یەک هەفتەی ڕێک لەگەڵما هاتە ئەستۆدیۆوە فێری کردم چۆن دابنیشی بەرامبەر کامیرا کەی هەناسە بدەیت کەی سەر هەڵبڕی ئەو کاتە طبعاً بە وەرەقە خوێنرایەوە شتەکان بۆیە ئەوە بوو یعنی تۆزێ زەحمەت بوو ئەوەی تۆ باسیەکەی مژدەی سەرکەوتنی پێدام تەسەوڕەکەم باسی ئەو ڕووداوەکەی کە ڕابەرمان خوا لێ خۆش بوو مام جەلال هاتە ئەستۆدیۆوە تقریبا من یەک هەفتە بوو دەرەکەوتم یەک فەقەڕەی 5 دقەیی هەبوو ئاخر ئەوانەی کە چاپەمەنیەکان کە دەرچووە هەواڵی هونەری و کتێب و کۆڕ و کۆبوونەوەکان کە ئەکرا بەڵام ڕۆشنبیریەکان نەک سیاسیەکان ئەو زاڵمانەی کە لەگەڵیشما بوون با بڵێم مسەور و دەرهێنەر و ئەوانە بە فۆنتی جەریدە یەک پارچەی بچووکی ئەوەنە جەریدەیان بڕی بوو ورد زۆر ورد بوو هێنای وتی بەپەلە ئەمە بخوێنەوە چونکە ئێستا هەواڵ مام جەلال دێ سەردانێکی کەناڵەکە ئەکا پێشەوەی ئەو بێتر بەجددی بۆ بێژەرێک کە تازە هاتۆتە سەر شاشە و ئەوتر خبرەی نییە و من هەواڵ مام جەلال بەس ناویم بیستۆ لەسەر شاشە بینیمە شتێکی زۆر ترسناک بوو با بڵێن سامناک بوو زۆر ئەترسام زۆر تەنە زۆر شەڵەژا بووم بەپەلە ئەم خوێندەوە لەمەی کە ئاوا سەر هەڵە بڕیت و سەردانی دێڕێک پەڕی زۆر پەس بووم بەتونی کێشان بەسەر مێزەکەتم چەنە ڕقم لەم فنون و سەقافەیە ئاوا سرم هەڵبڕی لەو دوو شاشەکەەوە زیاد لە 50-60 کەس پێ ئەکەنی سەیرم لێ هات من بەس دەرهێنەرەکە و مۆنتێرەکە بوو دەرگا کرایەوە هەواڵ مام جەلال بۆ هاتە ژووری تر ئەژنۆم نەما هەستم یعنی تاو هەرویستم هەستم نەمتوانی وتی دانشەی تر هاتە لامەوە مەجموعەیە نەسیحەتی کردم وتی سەرەتا یعنی تۆ کەسێکی سەرکەوتووی زمانێکی زۆر پاراوت هەیە عەرەبێکە زۆر باشە هەڵە ناکەی بڵێن لە فاعل و مەفعول بی و ئەوانە ئەمە بڵێن لایەنی ڕێزمانی ئەوە زمانەکان بەڵێ وتی ئەوانە زۆر باشە بەڵام وەکو کچێک وەکو بێژەرێک کە تازە هاتوێتە ئەم بوارەوە ئەبێ ئاستەنگ زۆر دێتە ڕێت زۆر محارەبە ئەکرێ تۆ ئێمە لە مجتەمەعێکین لە کۆمەلگایەکین کە ژن دەرناکەوێ زۆر بەکەمی دەرەکەوێ یعنی زۆر ناڕەحەتی دێتە ڕێت بەڵام مەزانم تۆ سەرکەوتووەبی و دڵنیاشمە بێ لێرەوە عدەم بیتێک کە سەرکەوتووەبی بەسەر هەمویان نازاڵەبی ئیتر ئەکید سەرکەوتووە بە چەند کاتێکی کەم کۆمەڵێک ڕێنمایی و پشتگیری و کۆمەڵێک وانی باشی پێداوە زۆر یعنی ئەوەش بوو بە حافزێ بۆ من هەتا ئێستاش هەیە یعنی ئەو ڕێنمایانەی نەک لە بواری ڕاگەیاندنە لە هەموو بوارەکانی ژیانمە پەیڕەوی ئەەکەم و دێتەوە یادم ببێتە یاسایەک
وەکو یاسایەک زۆر جا بە خوێندکارەکانیشمی ئەڵێمەوە لە زانکۆ دەست خۆش بێ ئەم سیاسەتە هەر بڕات دەست خۆش بێ خاتوشیلان پرۆگرامێکت هەبوو بە ناوی پەنجەرەیەک لە کەرکووکەوە من ئەمێ بزانم کە لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە دەرگات بۆ کام پرسی کورد کردەوە لە ساڵی 2003 من پێشتر بەرنامەیەکم هەبوو لە کورتسات پێش ئەوەی کەرکووک ئازاد بکرێ بەرنامەیەکم هەبوو بەرنامەیەکی سیاسی بوو من هەر لە ئەساسەوە یعنی کە چوومە کورتسات وەکو بێژەرێ یعنی ئەو کاتە بواری سیاستم هەڵبژارد تەنها لە بواری سیاسەت تەنها بەڵێ لە بواری هەواڵ و بەرنامەی سیاسیمە کرد بۆیە ویستم باسی ئەوە بکەم پێش پەنجەرەیە لە کەرکووکەوە من بەرنامەیەکی مباشر سەرەتایەک دوو حەڵقەی مباشر نەبوو ڕاستەوخۆ نەبوو سیاسی بوو لە کەناڵی کورسات ئەمان کرد ناوی ئەوە بوو کەیلانەنسا کەیلانەنسا یعنی بۆی لە یادمان نەچێ باسی هەموو ئەو سیاسەتە شۆڤێنیانەی کە بەسەر کووردا هاتووە بەرامبەر کورد پەیڕەو کراوە لێرە لەلایەن حکوومەتە جیاکان بە تایبەت حکوومەتی بەعەز باسی ئەوەمانە کرد کە بەرنامەکە چوم لەگەڵ هێرۆخانە قسەم کردوت مەمەوێ بەرنامەکەم بکەم بەڕاستەوخۆ یعنی دادە هێرۆهێنێکی هەبوو زۆر سادە بوو یعنی سەرفتی جا ئەتوانی یەکسەر پشتگیری دەرئابڕی و بەڵێ ئەتوانی وتم من بەڵێ ئەتوانم وتی من دڵنیام وەکو توانە تۆ ئەتوانی بەڵام ترسم لە خەڵک هەیە چونکە ئەمە شتێکی تازەیە نەریتێکی تازەیە لای ئێمە ئەوە خەڵکەکە ڕانە هاتووە تۆ ئەتوانی کۆنتترۆلی ئەوەکەی کەسێک تەلەفۆن بکە قسەی نەشیاو بکە یا کەسێک لە حاڵەتێکی طبیعیانە بوو مەبەستیەوە بوو مەست بێ شتێک تەلەفۆن بکە بتوانی کۆنتترۆلیکە وتم باەک دوو حەڵقە بکەین بەڕاستەوخۆ ئەگەر زانیمان وتم من ئەتوانم بەڵام ئەگەر حەزیشەکەی بۆ تاقیکردنەوە ئەیکەین ئیتر لەوە بەرنامەکەم بوو بەڕاستەوخۆ ئەو بەرنامەی من کە کردمان بەڕاستەوخۆ ئەو کاتە هیچ ژنێک لە کوردستانە بەرنامەی سیاسی نەبوو چ ئەگەر بڵێن بەرنامەی ڕاستەوخۆ بێ یعنی ژنمان نەبوو بەرنامەی سیاسی پێشکەش بکە بۆیە ئەوە یعنی هاندێکی زۆر زۆر بوو ئەوەش کارێ وا ئەکات کە تۆ مەسئولی دەستگاکەت یا ئەو مؤسسەیە کە ئیشی تیاکەی با بڵێن لیدەری مؤسسەکەت کات متمانەی لا دروست کرد و پاڵپشتت بوو بە دڵنیاییەوە سەرکەوتوو ئەبی ئەوە من لە زۆربەی ئەو هەواڵانەی خۆمان کە کەنە مەسەن ئیشم کردو لە مؤسسەکان ئەو سیاسەتەم لێیان بینیوە بۆیە لەواچی ئەوە یەکێ بوو بێ لەوانەی کەوای کردو من بەردەوام بەرەو پێشەوە چوون بەرەو دواوە نەچوم دوای ئەوە کە کەرکووک ئازاد بوو کەناڵی کەرکووک مەحەلی بوو سەتەلایت نەبوو هاتمەوە ئێرە هاتین بە ماڵەوە هاتینەوە کەرکووک ئەو کاتە 2003 ئەو بیرۆکەیەمان بوو کە بەرنامەی پەنجەرەیەک لە کەرکووکەوە نافیدە من کەرکووک بێ زیاتر تەرکیزمان لەسەر هەموو ئەو کێشانەی کورد ئەکرد لە کەرکووک تەنانەت عیلاقاتی کورد و عەرەب کورد و تورکمان هەموو ئەو کێشانەی کە ڕوبەڕووی خەڵکی تاک بە تاکی شاری کەرکووک ئەبنەوە ئێمە لێرە لەو بەرنامەیە باسمان ئەکرد دواتر هەمان بەرنامەشمان وا لێ کرد کە بۆ کەرکووکیش بوو کە بوو بە سەتەلایت بۆ کەناڵی کەرکووکیش بوو بۆ کورساتیش دووبارە لێ ئەدرایەوە بەرنامەکە باشە بۆ ئەو ناونیشانە پەنجەرەیەک لە کەرکووکەوە لەبەرەوەی کەرکووک داخراو بوو لەبەرەوەی کەرکووک کەس چشکی ناخستە سەر لەبەرەوەی کەرکووک بە نسبەت خەڵکی دەرەوەی عێراق و بە نسبەت زۆربەی نەک فەرامۆشکرا بوو پێیان وا بوو معسکەرێکە پێیان وا بوو ژیانی تیانەیە پێیان وا بوو یعنی کە میوانێکت بانگە کرد ئەدویت وەرە لە کەرکووک بەرنامەکەکەم زۆر بە ترس و لەرزەوە هات پێی وا بوو کە هاتە کەرکووک ناگەڕێتەوە یەکسەر لێ یعنی پێیان وا بوو ڕێک کەرکووک جەبهەیەکە ژیانی تیانەیە من ویستم ئەو پەنجەرەیە بکەمەوە بڵێم نا کەرکووک ژیانی تایە خەڵکی ڕۆشنبیری تایە فرەنەتەوەی تایە فرە ئاینی تایە بەسی سەرەکی تۆ ئەوە بووە کە بڵێ کەرکووکیش هاوشێوەی شارەکانی و بگرە لە زۆربەی شارەکانی تر جیاوازترە ئەتوانین بڵێن ئەو جیاوازانە بۆ کەرکووک بۆ بە میزە نەک عیبە لەبەر ئەوە من هەم دیسانە ئێڵێمەوە یعنی زۆر جا لەگەڵ تەلەبەکانی باسی ئاکەم خەڵکی کەرکووک فرە سەقافەتە
لەبەر ئەوەی تۆ لێرە بەرکەوتەی تورکمانی بەرکەوتەی عەرەبی فرەپێکات ئەمە وادیەکە بە دڵت بێ یاننا تۆ چەند زمانێک بزانی بەرکەوتەی چەند کللتورێکە بی بەرکەوتەی چەند سەقافەتێکە بی واد لێکە بەبێ ئەوەی خۆت بزانی ئەبی بە کەسێکی فەرەسەقافەت ڕاگری لە نێوان هەموو پێکاتەکە بۆیە ئەبینی ئەوەی لێرە ئەبینی مەسەلەن ئەوەی کە خەڵکی کەرکووک مەسەلەن بەرگەیەگرێ لە واچێ کەسێکی شارێکی تر بەرگەی نەگرێ باشە خاتوشیلان باسیەوە کە تۆ لە میدیا هەر بە سیاست و بەرنامەی سیاسی ئەمانەوە سەرقاڵ بووی بەدەر لەوەی کە تۆ بێژەری هەواڵی عەرەبیش بوو یعنی لێرە و لەوێ ئەبیستین کاتێک کە کەسێک لە نێو میدیایە و بواری سیاست هەڵبژاردووە یاخود بێژەرە ئەبینی ئەڵی موعەقەد و تەبیعەتی زۆر داخراوە بەڵام من لەگەڵ تۆ گفتوگۆکەم و پێشووتریش یعنی وا نەبوویتە کەسێکی زۆر ڕووخۆشی ئەوە پێوەرە بۆ ئەوە یاخود پێم وانە ئەوە پێوەەر بێ نەک بۆ ئەوە بۆ زۆر شتی تریش یعنی ئەمە بەداخەوە زۆر جار حکم لەسەر بەرامبەرەکەمان بەڕواڵەت ئەبێن ئەوە هەندێک ئەو کاتێک کە لە وەکو نوکتەیەکیش یعنی برادری ڕۆژێ تەلەفۆنی کرد ئەوانەی کە سەرسامتە بن لەسەر شاشەوە دەبینن و کاتە مۆبایل نەبوو بۆ کەناڵی کورسات تەلەفۆنی کرد وتی بەخوا من پرسیارێکم لا دروست بۆ وترچی وتی ئەوە تۆ لە ماڵەوەش هەر ئاوا بەقات و مکیاج و بەو تەرتیباتەوە یعنی ئەمەوێت تەخەیل ئەوەکەم بە مەسەلەن تۆ بڵی لە ماڵەوە ئەمە بتوانێت چێژ لێ بنێ بتوانێت چا لێ بنێ بەجلی ماڵەوە وتم بۆ کاکە خۆ من یعنی سەیرە ئەو انطباعایە ئەو سوورە نەمەتیە لە مێشکە ئەمێنێتەوە لە لاوەعی ئەمێنێتەوە بۆیە پێی وایە کە ئیسە تۆ ڕەنگی خان کە ئیسە ئاڵاوە بەردەوام لە ماڵەوە لە ناو خەوا وایە کە هەڵەسێ لە خەوە بەو شێواز هەیە تەسەوور ناکە کە تۆ مرۆڤێکی نازانم من شتێکی نامۆیە لە کۆمەڵگای ئێمە یعنی کاتێک کە ئەبینێکی لە شاشە بۆ شێوازە دەرەچێت تر پێیان وایە لە هەموو بوارەکانی ژیان و لە هەر شتێکیان ئەبێ بۆ شێوازە بێ بۆ شێوازە جوابێ بۆ شێوازە جددی بێ ئاخر ئەو بەس بتووی بۆ شێوازە بینیوە شێوازەکانی تری تاقی نەکرێتەوە لەبەرەوە ئەو وێنایە لە مێشکی ئەوە یا لە مێشکی ناوەوەی ئەوە ئەچەسبێ ڕاستە با بینەوە سەر بابەتەکانی خۆمان وەکو ئێستا تو چاودێر و هەمشیکاری سیاسیشی بڵین چۆن ئەم دۆخی ئێستا ئەبینێ لە نێو سیاست هەر بەگشتیش من بەعکسی ئەوانی ترەوە کەسێکی ڕەشبین نیم هەمیشە گەشتبینم و پێشم وایە ئەمەی کە بەسەر عێراقا تێ ئەپەڕێ و بەسەر کووردا تێ ئەپەڕێ مەرحەلەیەکی انتقالیە یعنی ڕاگوزەرە ئێمە ئەبێ بەمانەیە تێبپەڕێن تۆ لە حکمێکی دیکتاتۆری کە حکمی بەو شێوازە توند و تیژیە بەرامبەر تاک بە تاکی ملەتەکانی عێراق کردووە دیتە سەر لە پڕ هاتیوتەتە سەر ئەڵێ من دیموکراسی و ئەڵێ فدرالی و ئەڵێ ئەم دەستەواژانە تێناوەتە ناو کۆمەڵگاوە سیستمێکی ئەوروپیە کە لەوێ تاقی کراوەتەوە بە 100 ساڵ بە 150 ساڵ ئەوان گەشتون بەم ئاستەی کە ئێستا تۆ هاتووی ئەم نظامەت هێناوە بە حازری لێرە لە ناو کۆمەڵگایەکە کە بۆ 30 ساڵ و پێشتریش داخراو بووە تەنانەت کەناڵی دەرەوەی نەبینیوە لە دەروی عێراق و لە دەروی کەن شاشەکەی کە هی حکومەتی بەعز بوو لەوە زیاتری چی نەبینیوە هاتووی یەکسەر ئەم کرانەوەیت بۆ کردووە ئەمەی کە ڕوئەدا زۆر ئاساییە هەتا خۆی جێگیرەکە و کۆمەڵگا خۆی قەرارەدا چه سیاسەتەیە چه نیزامێ بۆ ئەو باشە یان چ جۆرە دیموکراسیەک چ جۆرە سیستمێک و نظامێ لەگەڵ کۆمەڵگەی خۆمانە کۆمەڵگەی عێراقی کۆمەڵگەی کوردەواریە ئەگونجێ ئەوە هەڵە بژێرێ لەبەر ئەوە من زۆر گەشت بینم پێم وایە مەرحەلە ناخۆشەکان تێپەڕیوە ئێستا بەرەو ئیستیقرارڕۆن بەرە و جێگیری ئەڕۆی ئەگەر بێ بەراوردی ئەمە بکەی لەگەڵ چەند ساڵێکی باسی سەرەتاکانی ڕزگاربوونی کەرکووکی وەسعی ئەمنی لە کەرکووک و لە عێراق زۆر خراپ بوو یعنی جاری وا هەبوو ئەمود حەقیانە ئەو کەسانی کە ئەترسن بێنە کەناڵی کەرکووک چاوپێکەوتن بکەی واتە کرد تۆ لێرەیە لە بەرنامەیە بوو لێوە زەلامێکە کوژرا واتە کرد لە تەقینەوەیەکە بوو یعنی ئەوانە ئەم وەزعی کە ڕوویدا لە کەرکووک کەم نەبوو و طبیعیشە ئەو خەڵکە ئەو ناجێگیریە بەڵام ئێستش ئەگەر بێی بەراوردێکی بەو ساڵانە شکر بۆ خوا ئێستا وەزع زۆر باشە و ئازادیەکە خۆشە و خەریکیشە سیستەمە سیاسیەکە و ئەفکارە سیاسیەکانیش خەریکە جێگیرە بێت ڕاستە باشە لە ڕووی هەوڵ و تێکۆشان تێکەڵبوون بە سیاست و سیاستکردنی ئەو ساش کە سەرۆک مامجەلال هەتاوکو ئێستاش توانین بڵین کوڕەکانی کە
سەرۆک باڵا ئیدارەی بڵین سیاسەتی یەکێتی ئەدات جیاوازی هیچ هەیە لە نێوان سیاسەتی ئێستا و ئەو کات چۆن بوو و ئێستاش چۆنە؟ ئەو کات ئەتوانین بڵین من جیاوازیەک لە بنەماکان نابینم بڵێن هەمان ڕێبازە، بەڵام ئەتوانین بڵێن شێوازی جێبەجێکردنەکەی جیاوازە. ئێمە بیرمان نەچێ سەرۆک بافڵ ڕاستە پەروەردەی هەواڵ مام جەلال و خاتووی هێرۆیە، بەڵام لەگەڵ ئەوەشە پەروەردەی خاتوو گەلاوێژە و مامۆستا ئیبراهیم ئەحمەدە کە ئەمانە ئەتوانین بڵێن ڕابەرن لە بزوتنەوەی سیاسەتی کوردیە. ئەم پەروەردەی ئەمانەیە ئەمجا لەگەڵ ئەوەشە بە عەرەبی پێوترێت تەطعیم، ئەم لە ئەوروپا گەورە بووە، ئەو فراوانی فکری و فراوانی ئازادی و ئەو هەموو ئەوانەی لەوێ تاقی کردوێتەوە. بۆیە ئێستا ئەمریکا تێکەڵەیەکە میکسێکە لە نێوان ئەم ڕێبازەی کە چەسپیوە لە لای یەکێتی نیشتمان لەگەڵ ئەو ئەفکارە تازە و گەنجانەیە کە ئەو هێناوێتی بە شێوازێک ئەتوانین بڵین جێبەجێکردنەکەی ئالیەتەکانی جیاوازە، بەڵام هەمان ڕێبازە هەمان ڕێبازە پیرۆزەکە کەسایەتی سیاسی و هەمان بوارەکانی دیکەشە. خاتو شیلان بەرنامەیەکی دیکەت هەبوو پرسێک لە گفتوگۆدا، من ئەمێ بزانم ئەمە هەر خۆت پلانی ئەم بەرنامەدا ئاڕۆژت یاخود میوانت هەبوو یان چۆن؟ پرسێک لە گفتوگۆدا پێم وا بوو لە 2009 بوو، دوای ئەوەی کە گەڕامەوە بۆ بواری ئەکادیمی ماستەر مەخوێن، وەکو پێویست نەمەتوانی مەسەلەن بێم هەواڵ بخوێنمەوە لە کەناڵی کەرکووک. منش حەزم ناکرد دابە بڕێم لە کەرکووک. من لە کورسات بووم، بەڵام هەفتەی 2 ڕۆژ هاتم بۆ کەرکووک لێرە بەرنامەمە کرد و هەواڵ مەخوێنەوە کە وەرگیرام لە ماستەر. طبعاً خوێندن و التیزاماتی خوێندن دەرفەتەکانت زۆر کەمەکاتەوە، کاتەکەشت کەمەکاتەوە. بۆیە بەڵام من ئەوەم کرد کە بەرنامە هیچ نەبێ بەرنمەیەکم هەبێ. بەرنامەکە 2 هەفتە جارێک بوو، هەمان شێوە بەرنمەیەکی سیاسی بوو. سەرەتا بەرنامەی لە جیاوازی ئەو لەگەڵ نافیدە من کەرکووکە با بڵێن پەنجەرەی لە کەرکووکە ئەوە بوو. پەنجەرەی لە کەرکووک ڕاستەوخۆ نەبوو، بەڵام بۆ یەکەم جار وامان کرد جەماوەر بێتە ناو ئستودیۆوە. هەر جارە و گروپێکی گەنجانمانە هێنا، گروپێکی ڕۆشنبیرانمانە هێنا، پرسیاریانەکرد لە ناو بەرنامەکە پرسیاریانەکرد. بەڵام حەدەف في الحوار با بڵێ بەرنامەیەکی سیاسی بوو. هەموو بەرنامەکانیشم هەر خۆم ئامادەکار بوومە و خۆشم پێشکەشکار بووم، یعنی تیمم نەبوو با بڵێن وەکو خۆم بووم. ئەوەمە کرد بۆیە میوانەکانمان هەڵە بژارد، بەڵام حەدەف في الحوار ئەوەی جیاواز بوو لەگەڵ با بڵێن پەنجەرەی لە کەرکووکەوە گەرمترین ڕووداومان هەڵە بژارد. ئیتر ڕووداوەکە عێراقی بوایە، کوردی بوایە، هەر بابەتێ بوایە، بەڵام ئەبوایە پەیوەست بە کوردەوە، پەیوەست وایە بە کوردەوە. بۆیە ئەو بەرنمەیان بەڵام بەرنمەیەکی گەرم و گوڕ بوو، هەر جارە و لەسەر گرنگترین ڕوودا و کە ڕووی جاریوە هەبوو. هەتا ڕۆژە پێش بەرنمەکە ئێمە مۆزوعێکی ترمان هەڵبژارد بوو، میوانێکی ترمان هەبوو، لە پڕش ڕووداوێکە بوو وەکو باسم کرد مەسەلەن تەقینەوەیەکە بوو، کۆنفرانسێکی نێودەوڵەتی زۆر گەورە بوو کە عیلاقی بە عێراقەوە وایە بە کوردەوە وایە. ئەوە لە دەقەی ئەخیرە هەم میوانەکە و هەم بابەتەکەش بگۆڕین. دەستەکانت خۆش بێ. ئەم گفتوگۆیەمان پێم خۆشە یادەوەریەکی خۆتمانی گەورەمانی تیاە. وڵایی لەگەڵ مام 1-2 یادەوەری هەیە و یادەوەری ڕاگەاندن زۆری تایە. مەسەلەن لەگەڵ مام خاتوونی کاتبوو سۆشیال دیموکرات لە ڕێکخراوی سۆشیال دیموکراتەوە، مام لە دوکان داوەتێکی کردبوو. ئەمجا وستی مەسەلەن نیشانی بدا کە ئێمە چەنێ ژنی بەهرەمەند و ژنی چالاک و ئەومان هەیە. داوای لە هەموو دەستگاکانی یەکێتی کردبوو، لە هەر دەستگایەک 1-2 خانم هەڵبژێرن بێن بۆ ئەو داوەتە و بۆ گفتوگۆیە کە ئەکرا. ئەو کاتە من لە کورسات بووم و لە ڕاگەاندنی یەکێتیش بووم، لە هەردوو لا ناوم هاتبەوە، بەڵام کورسات تازە دامەزرا بوو.
يعني إمكانياتمان نەبوو ئەو کاتە کورتسات و خاک و تەلەڤیزۆنی خاک و مجلەی سیخورمە و مجلەی خاک و مەجموعەیە دەستگا بوون هەمومان لە یەک بینایە بووین یعنی هەمومان بەیەکەوە بووین بۆیە 5 کەس 6 کەس لەوانەیە کە ڕۆشتین هەڵیان بژار تەکسیەکیان بۆ گرتی سارە وشمان نەبوو لە مؤسسەکە بڵێن و هیچ برادێکیش نەبوو بڵێن سارەی خۆی هەبێ وەزع ئاوا یعنی خەڵکەوەی سەر ماشەڵڵا خەڵکەمی سارەی خۆیە کەسمان سارەمان نەبوو تەلەفۆنیان بۆ گەراج کرد تەکسیەک هات بردینی بۆ دوکان لەناو سارەکەی تر قسەمانە کرد بێژەرەکان لەگەڵ یەکامان دەچین بۆ دوکان وەچین بۆ ماڵی مام تەکسیەکە زوو پڕمەیەکی لێوە هات پێمان پێکەنی گاڵتەی پێکردین یعنی باوەڕی ناکرد کاچین بۆیە وەڵا کە ڕۆژینی ترگەش بڕۆبەوەی تر خەریب و ترسوهینی لێ نیش بەڵام کە چوینە ژوورەوە بۆ ناو بڵێن بیناکە هەموو یعنی میلیان لێ هێناینەوە تەکسیەکە و خۆیەکا بۆ کۆبوونە گرنگەیە و ئەوانە مام خۆی لە ئستقبالە ڕاوەستا بوو ئەوەی لە عینەکەکەی کرد سەیری کرد و ئەوە لێمان هین بوو سەرنجیدا و دابەزینی تر یەک بە یەک بێژەرەکانی کورتسات و گەلی کوردستان بووین کڕوتی بابە میلانە لابنەوە چییە وتیوە ئەستێرەکانی خۆمانن بەخێر بن ئەستێرەکانی کوردستان ئیتر بۆ ناخواردنەکەش کە عادێمەی بێژەرەوە نە لەسەر شاشە دەرەکەوین زۆر حەزەری خواردنەکەین یعنی جە شەرمیشەکەی مام و ئەوە هاتە لامەوە سێری کرد قاپەکەی منی چی وای تیانە بوو تۆزێکم داکرد وای یەک ڕان بوو نازام چی بوو لێی کرد ئەوە کێشای بەسەق تی لە ماڵی مام ڕێژێم و مژێم نییە ئەبێ بخۆی ڕێژێم و ئیتر یادەوەری زۆر ئەوە هەبوو مام ئەوەی خۆش بوو زۆر پشتیوانی ژن بوو زۆر پشتیوانی کراوە بوو بە جۆرێک یعنی سامت لێ ناکرا یعنی بۆ جۆرە هەستە کرد فعلەن مامە مامە باوکێکی مهرەبانە مامێکی مهرەبانە و زۆر نزیک بوو ڕاستە تۆ ئەوە کتر باسیەکە نەڵێن تۆڕە و ئاوا و جددی بووە بەڵام لەو شۆنانەیە زۆر ئەوە بوو لە تەلەڤیزۆنیشە لە کەناڵی کەرکووک بووین بەرنامەیەکمان هەبوو لە سەریادی ڕاپەڕین وەکو باسم کرد لە ئاخر دەقا مۆزوعەکە گۆڕا مامۆستا جەلال جەوهەر بوو دکتۆر عەبدولستار تاهەر شەریف بوو خواحافوی کە شەهید دکتۆر عەبدولستار میوانی سێمم زەبط بیرم نییە کێ بوو وەلحاصڵ نەهات مەجبور بووم سترانم بهێنایە بەرنامەکەەوە بۆ هەسێ میوانم هەبێ ئیتر زۆر هێن بووتی نایەموانە بتمە خرک بەم لەحظەی ئەخیرە مەجبورم یعنی کەسم دەست ناکەوێت دوایە بەتەنیانی والحاصل بەرنامەیەکی زۆر زۆر باش بوو لە سەریادی ڕاپەڕین و چی وای کرد کورد ڕاپەڕینکە و بڵێن ئامانجەکان تا چەند بەدی هاتون و بەدی نەهاتن و ئەوانە چەند برادێکی خۆمان هەواڵانی خۆمان لە ماڵەوەی تراوە دانیشتبوون سێری بەرنامەکەیان کە بڕاستەوە خۆ بوو وتی دانیشتمە کوڕوتمە بابە وتی یادی ڕاپەڕینی چی و سیاسەتی چی و ئامانجێتی بەخواوە لە پەناوە شیلان دانیشتوە پێڵێ کشمیشمان نەماوە ساوەرمان نەماوە زەخیرەمان نەمە قەیسی نەماوە ئەوێوانانی بێنی لەم ماوەیە کات قوبادمان بینی لە بانگەشەی هەڵبژاردن ئەو هەواڵە سڵاو ڕێزم هەیە بۆی مامۆستا جوان بۆ کاقوبادی گێڕایەوتی ئەم دکتۆرە شیلانە هەر کەسی دەست نەکەوتایە کاکسترانی هێنایە بەرنامەکەەوە بە فرسەت تێزانی لە پەناوە پێشەوەی دەبێ بۆ بێنیەوە بێنیەوە بەس کاقوباد زۆری بەلاوە سیر بوو زۆر پێکەنی بە مەوزوعەکە وتم کاکە ئیترێمە ئاوا بووین یعنی بەدەر لە واجباتی ڕاگەیاندن و ئەوەش واجباتی حزبی ئەو شتانە شەرە بێت خۆش بە یادەوەرێکی خۆش بوو گفتن لەگەڵ تۆ بەڕاستی زۆر زۆر خۆشە بەڵام کاتی پرۆگرامەکە بەروکۆتا چاگەر بکرێت بە کورتی وەڵام بیتەوە گەمان خۆش بوو باسی کاکسترانت کرد وەکو هاوسەرێک وەکو هاوکارێک تا چەند ئێوە لە هەمان بوارە کارەکەن تا چەند بڵێن یەکسانن لە بیرۆکە لە کارکردنەکانتانە لە ئەفکارتان بەگشتی پێم وابێ ئەوەی من و سترانی کۆ کردەوە هەر سەرەتامێت لە ڕاگەاندن یەکمان ناسی من لە ڕاگەاندنی لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی ئێمە یەک خەست ئەو ئەفکارانەمان بوو یعنی ئێمە هەردووکمان هەڵگری یەک ڕێباز و یەک بیر و باوەڕمان هەیە بەڵام لەواچێ لە جێبەجێکردنە جیاواز بین تۆزێ جیاوازی هەبێ من ژنانەتر و ئەو پیاوانەتر ئەبێ جیاوازی هەبێ و جاری وایە ئەوە شەڵێڵێت تۆ ئەکادیمیانە ئەوەیەکەی من عشاریانە بەلای شتەکان ئەڕۆم بەلای شتەکانە ئەڕۆم یعنی ئەوەڵێ من
خۆم پەروەردەکرۆ خۆم فێری ئەوە بووم بەڵام من مەسەنکەی سەر ڕیسێرچێکەکەی بەحسێکەکەی ئەبێ بە چەند پێوەرێک هەیە بەبێ پێوەرانە زانستیانە بۆی بچی ئەڵێ تۆ ئەلەوەیە جیاوازی بەڵام ستران هەر لە سەرەتاوە پشتیوانی من بوو سەرەتا پێویستم ببم بە بێژەر یەکێ لەو ئەستانگانەی کە هاتە ڕێم مەسەڵەن من باوکو و براکانم کێشیان نەبوو بەڵام مام و خاڵەکانم پێیان ناخۆش بوو تەنانەت خاڵم لە کەرکووکەوە هات بۆ سلێمانی وتی من ڕازی نیم تۆ دەرکەوی لەسەر شاشە بەڵێ بڵام ئیتر کە لەگەڵ سترانە دانیشت و قەنەعەتی پێهێنا و بەردەوام بوو ئیشەڵڵا خاوەنی دوو کچی جوانی پێت خۆشە هەمان ڕێبازی ئێوە بکرێن مەبەستت وەکو کچ یا وەکو مناڵ یعنی هەم دوو کچم هەیە لەگەڵ کچەکانت خۆیان هەمان ڕێبازی ئێوە بکەن پێت خۆشە من دوو کچ و کوڕێکم هەیە بەڵێ زۆر سپاس دەکەم ئەوەی بۆ من گرنگ بوو بە مناڵی یعنی من ئەوەی پاڵپشتم بوو زۆر ماڵی دایکم بە تایبەتی زۆر پشتیوانم بوو بە حکمەوەی منە هاتمە کەرکووک و لە سلێمانی و خوێنکاری ماستەر و دکتۆراژ بووم یعنی دایکم زۆر لە پەروەردەکردنی دوو گەورەکەم بە تایبەت زۆر پشتیوانم بوو کوڕەکەم ئێستا لە کۆلێجی پزیشکیە کچەکەمیش لە هەندەسا خوێنێ گەورەکەم بچووکەکەم جارێ مناڵەوە نازانم بەڵام مەمنونم چاوەکەنی بەڵام هەرگیز من پێم نەوتون یعنی ئەوە بکەن و ئەوە مەکەن خۆیان ئازادن بەڵام خۆشبەختانە دوو گەورەکەم بە تایبەت جارە بچووکەکە نازانم دیار نییە حەزیان لە کاری خۆبەخشیە کورتپەروەرن هەمان ئەفکارەکانی ئێمەیان هەیە ڕاستە یعنی لە بواری ڕاگەیاندن و بەڵام لە زۆر چالاکی کە من خۆم ئەیکەم هەردووکیان لەگەڵما هاوکارن بە تایبەت کچەکەم یعنی زۆر دێتە زوو دێتە لەگەڵما پشتیوانمەکە بەرنامەکان ڕێکە خا ئەوە بکە ئەوە بکە اینجا ئەوانش گەنجیش هەندێک شتێ یعنی ئەوان عەقلیان پێشکێ یان بیری لێکەنەوە یا سەردەمیانەترە لەواچێ من بۆی نەچم ئەوان مەسەن ڵێ گەنجی سەحەزی لەو شێوازەیە ئەوە بۆ با بەو شێوازە بێ بۆیە شکر بۆ خوا هەردووکیان باشن بەڵام پێم نەوتون وەرنە بواری ڕاگەیاندن و بێنیش طەبیعیە و نەژیان بەلای منەوە مهمەوە خۆیان قەناعەتیان پێ هەبێ ئینشەڵڵا خێزانە بەختەوەرە هەر بمێنێت زۆر سپاس دەکەم سپاسی تۆکەم و هیوادارم بەرنامەکەشت هەمیشە بمێنێ و هەمیشە ئاوا بە سەرکەوتوی بێنێ ئێمە پەیامی کۆتایی لێ وەرەگرین لەبەرەوەی هەر خانمێکی سەرکەوتوو ئەمە بێتە هاندێرێک بێت یارمەتی در و پاڵ شتێک بۆ خانمانی دیکە ڕێنمایی چییە و خانمێکی سەرکەوتوو وەکو بڕینی کۆمەڵێک کۆناغی سەختی ژیان و ئێستا ئەم سەرکەوتنت بەدەستێنەوە ڕێنمایی چییە بۆ خانمان بەگشتی خانمانی گەنج مەبەستە خانمانی تر تاوی ترەوە ڕێگەی خۆی هەڵبژاردووە ئەوانی کە ڕێگەیان هەڵبژاردووە وەڵی من هەموو جار لەگەڵ خوێندکارەکانم قسە ئەکەم یعنی بە خانم و بە گەنجەکانیشەوە با بڵێن ژیان بۆ ئێوە جیاواز بوو لەگەڵ ئێمەیە یعنی ئێمە بە سەردەمێک کاتێ پەڕین جۆرێک پاکتاوی ڕەگەزی و بەدەر لە ئەوەی کە تۆکو خانم محارەبە کریت و بربەستە خرێتەرەوە وەکو نەتەوە وەکو کورد ئێمە زۆر شتمان بینی ئیشەڵا ئیتر ئەم جیلانە کۆتایی پێهاتوە ئەوانە نابیننەوە بەڵام گرنگترین شت ئەوەی من ئەیبینم ئێستا لای گەنجان کە درکی پێناکەن کات زۆر بە فیڕۆ ئەدەن زۆر بێبەرنامەن مەفروزە مرۆڤ هەموو مرۆڤێ بە تایبەت گەنج خەونی دوورمەودای هەبێ خەونی نزیک مەودای هەبێ ئەبێ بەرنمەیەکی هەبێ شتێک هەیە پێوترێت تایم مانجمنت یعنی فەن ئیدارەت الوەقت من ئەبێ بزانم مەسەلەن ئەمڕۆ بایانی کە هەڵەسم لە خەو سەعات چەند هەڵەسم سەعادەوەنە چیەکەم ناڵێم هەموو ژیانت بەو سکێجۆڵە بەو جەدوەلە بڕۆ بەشی ئەوەی تیابێ طبعاً خۆشی بژی بەڵام ئەبێ شتە خاڵە گرنگەکانت بەجێبێنی ئەگەر وانەکەی ونەبی وەختێک کە زانی تەمەنت تێپەڕیوە کاتت بە فیڕۆ تۆ ئیتر ناتوانانی بگەی بە خەونەکان هەرچەنە گەیشتن بە خەون بەڕای من تەمەنی نییە و ئینسان ئەگەر خەونێکی پیرۆزی هەبێ و بەرنامەی ڕاستی بۆ دانا و شێوازەکان و میکانیزمەکانی زانی چۆن پێ ئەگا و هەنگاوی بۆنا بە دڵنیاییەوە دووریان نزیک ئەگا بەو خەونەوی بەدی ئەهێنێ زۆر خۆشحاڵ بووم لەگەڵت بەڕاستی گفتوگۆیەکی زۆر جوان من زیاتر جێگەی شانازیەکان بۆ من تۆم بەسەر و خزمەتی تۆم کرد
لە پای بەشدار بن لە پرۆگرامەکە خەڵغانی کرێزلێنانمان بۆ تۆ ئامادە زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم زۆر سپاس مەمنونم عکسەوە بۆ من جێی شانازیە کە بەشدار بووم لەم بەرنامەیە کە یەکێک بووم لەوانەی کە بە پێشڕەوت زانیوە لە کۆمەلگا و بەڕای من ینی دایکی شەهیدان کە سوکاری ئەنفال یان ژنێک کە بەتەنیا ئەتوانێت خۆی مناڵەکانی و بژێوی ژیانی مناڵەکانی بەسەرکەوتویی بەبێ ملکەچی دابین بکە ئەوانە پێشڕەوی کۆمەلگان ئیتر شەر نییە لە بواری ڕاگەیاندن و سیاسەتایان با بڵێن شەعنی عاما بێ لەوانەیە ژنێک بێ بتوانێت بەتەنیا خۆی بزنسێکدا بمەزرێنێ بۆی ماڵ مناڵەکەی بە ڕێکوپێکی بەڕێوەبەرێ ئەوە خۆی لە خۆیان پێشڕەویە زۆر سپاس پشتی پەردەن دەرنەکەوتون بەڵام سەرکەوتون ئەمە کۆتا یاسایی پرۆگرامی پێشڕەوانەکەویش یاددەوری ئەو یاخود دەستنووسی و خانمە سەرکەوتوانە ئەنووسینەوە تێنووسی یاددەوری پێشڕەوانە توانی دەستنووسی خۆت بەجێبێڵی سەبارەت بە شێوازی پرۆگرامەکە بێ یاخود بەوەی کە لە پرۆگرامەکانی داهاتووە چێ بە شایستە ئازانی وەکو خۆت کەسان بۆ پێشنیارکەم ئەتوانی پێشنیاریکەیت و دەستنووسی خۆتش بەجێبێڵی فەرز باس دەکەم. بەڵێ خۆشەویستان لا بەسەرکردنەوەی خاتونێکی دیکەش کە ئەویش دکتۆرە شیلان فەتحی بوو هەم شارەزای سیاسەت و مامۆستای زانکۆ و هەم ڕاگەیاندکاری دێرینیش خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ خزمەتی ئەو خانمەم کرد. سپاس بۆ تەواوی هاوکارانمان، سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە تاوەکو ئێستا بینەرمان بوون تا بەسەرکردنەوەی خانمێکی دیکە و لە بوارێکی دیکە بە تێنووسی پرۆگرامی پێشەوان کۆتایی دەدێنین. خواتان لەگەڵ.